بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویست و ئازیزی پێیان سەلام و میهرەبانی و ڕەحمەتی خواتان بەسەرتا بڕژێت. شادومان و خۆشحاڵم کە لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە ئێوەی خۆشەویست و ئازیز دەگەینەوە. ئازیزانم، تەوەرەی ئەمڕۆی بەرنامەکەمان ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ برا موسڵمانەکەشت پێت خۆش بێت. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. ئیمانی تەواو نییە، خاوەنی ئیمانی تەواو تەندروست نییە ئەو بڕوادارێکی بۆ خۆی پێی خۆشە بۆ براکەشی پێی خۆش نەبێت. واتە ئەوەی بۆ خۆی پێی خۆشە دەبێت بۆ براکەشی پێی خۆش بێ. ئیسلام زۆر گرنگی داوە بە هاوکاری و بە تەنگەوەبوون و بە خەمەوەبوونی یەکتری لە خۆشی و ناخۆشیەکاندا. خوای گەورە هاوکاری براکەتی بەستۆتەوە بە تەواوەتی ئیمان و نزیک بوونەوە لە ڕەزامەندی خۆی. پێچەوانەکەشی کە ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ خەڵک پێت خۆشە لە کاکڵی ئیمان دوور، ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە و بۆ خەڵک پێت ناخۆشە لە کاکڵی ئیمان دوور دەکەوێ و ڕەزامەندی خوای گەورە لەدەست دەدەی. و ئەوەی بۆ خۆت پێت ناخۆشە پێویستە بۆ براکەشت بە هەمان شێوە پێت ناخۆش بێت بۆ ئەوەی ئیمانت دروست بێ. بنەمای ژیان هاوکاری و بەتەنگەوەبوونی یەکتریە کە بەهۆیەوە ژیان خۆش دەبێت و خەم و ئازار دوور دەکەوێتەوە. ئەم بنەمایە ڕوحی خۆشەویستی و هاوکاری و بەیەکەوبوون دەچەسپێنێت بە شێوەیەک هەمووان هەست دەکەن وەکو یەک هاوبەش و بەشداری ژیان و خاوەنی یەکترین و خاوەنی پشت و پەنان. خۆشەویستانم، میوانی ئەمڕۆمان بۆ تەوەرەی بەرنامەی باس و خواست مامۆستا عەبدولعەزیز فەرەجە زانای ئاینی. مامۆستا گیان زۆر بەخێر بێ. زۆر سوپاس بۆ ئێوەش. مامۆستای خۆشەویست و ئازیز، سوپاست دەکەین لەم فەرمودەیەوە بێگومان دەمانەوێت لە چوارچێوەی ئەم فەرمودەیە لە گۆشەنیگای ئەم فەرمودەیەوە لە تێڕوانینی ئەم فەرمودەیەوە گفتوگۆکەمان دەست پێ بکەین. تەواوەتی ئیمان بە هاوکاری یەکتریەوە دەبێت پێشت خۆش بێت. بەڕێزت لەسەر کۆی گشتی فەرمودەکە چی تێ و دەتەوێت چی بڵێ؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك الرؤوف الرحيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڵێ ئەم فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باس لەوە کە ئینسانی موسڵمان یا ئینسانی ئیماندار ئەوەی کە بۆ خۆی پێی خۆشە بۆ بەرامبەرەکەشی پێی خۆش بێ، ئەوەی کە بۆ خۆی پێی ناخۆشە بۆ بەرامبەرەکەشی پێی ناخۆش بێ. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیەوێ کۆمەڵگایەک بنیاد بنێ لەسەر بنەمای ئیمان، لەسەر بنەمای کەمترین کێشە و زۆرترین خێر و خۆشی بۆ یەکتری. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو پێشەوای مرۆڤایەتی بۆ ئەوە هاتووە زۆرینەی گرفتەکان چارەسەر بکە و زۆرینەی خۆشیەکان بۆ کۆمەلگاکەی جێبەجێ بکە. و ئەمەشی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەردەمی خۆیان جێبەجێ کردووە و هاوڵانی بەڕێزی لەسەر ئەمە پێگەیاندون کە هەتا ئەگەر کەسێک بۆ خۆی پێویستی بە پەرداخێک ئاو بوو بێ، ئەگەر بەرامبەرەکەی پێویستی بێ بۆ خۆی نەیخوارد و داوێتی بەرامبەرەکەی. کەواتە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەکیدی لەسەرکاتەوە ئەوەیە کە موسڵمانانی دوای ئەویش بە هەمان شێوە وەکو چۆن جیلی سەحابە پەروەردە بوون لەسەر ئەم خۆشەویستیە، لەسەر ئەم چاکە بۆ یەکترویستیە، لەسەر ئەم کەمکردنەوەی شەڕ لە یەکتریە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوێ بە هەمان شێوە ئەوەش بۆ نەوەکانی دوای خۆی بۆ شوێن کەوتوەکانی بەرجەستە بکە. مامۆستا ئەم فەرمودەیە ئەو پەڕی ئەگەر بە تێڕوانینێکی گشتگیرانەوە سێریکێ ئەو پەڕی ژیان ناگەێنێ، ئەو پەڕی خۆشی ژیان ناگەێنێ، یان ئەو پەڕی بەیەکەوبوون ناگەێنێ کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لێرەدا ینی ئاماژە بەوە دەکات کە خوددا کاتێک لە تۆ ڕازی دەبێت کە تۆ بتەوێت ئەوانی تر لێت ڕازی بن، یان ئەوانی تر لەگەڵ تۆ لە خۆشی و ناخۆشیەکان هاوکار بن، یان ئەوەی کە لە ڕووی معنەوی و لە ڕووی مادیەوە ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە بۆ ئەوانیشت پێ خۆش بێ. بەتەکید یعنی ئەو پڕی خۆشیە گەێنێ بۆ مرۆڤایەتی. چونکە مرۆڤایەتی کاتێک کە ئەیەوێ بۆ بەرامبەرەکەیشی چی پێ خۆش بێ، بەرامبەرەکەیشی ئەوەی پێ خۆش بێ، ئەبێتە چی؟ ئەبێتە ئەو پەڕی خۆشی. لەبەرەوە گرینگە ئەوەی کە ئینسانی موسڵمان بۆ خۆی پێی خۆشە بۆ بەرامبەرەکەیشی پێ خۆش بێ.
کەواتە ئەو پەڕی خۆشەویستی دروستەکاری نێوان خەڵک بەڵێ ئەو پەڕی خۆشەویستی ئەهێنێتە بوونەوە لەبەرەوە گرینگە ئینسانی مسلمان ئەوەی کە بۆ خۆی پێخۆشە بۆ بەرامبەرەکەیشی پێخۆش بێ. بەڵێ ڕەزامەندی خوای گەورە بە ئیمان بەدەست دێت. ئیمانیش تەواو دەبێت بەوەی بۆ خۆت پێت خۆش بێ بۆ براکەشت پێت خۆش بێ. بەستنەوەی ئەوەی بۆ براکەت پێت خۆش بێ یانەوەی بۆ بەرامبەرەکەت پێت خۆش بێ بە ڕەزامەندی خوددا. ڕاست. یعنی مە گەورەترین پلە نییە کە ینی گەورەترین هۆشیارکردنەوە نییە، گەورەترین ئاگاداری نامە نییە بەوەی کە ئاگادار بە ئەگەر ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ ئەوانیشت درێت پێت خۆش نەبێ ئەوە لە ڕەزامەندی ینی ڕەزامەندی خوات دەست ناکەوێت، بەڵام ئەگەرەوە بکەی ڕەزامەندی خوات دەست دەکەوێت. دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە تەکیدی کردو بەستێتە بە ئیمانەوە. بەڵێ ئیمانیش بە چی جێبەجێ بێ؟ بەوا جێبەجێ بێ کە لە خۆتا جێبەجێکی بێگومان. ئەگەر لە خۆتا جێبەجێی نەکەی هەر کردەوەیەک ئینسان نەیتوانین لە خۆیان جێبەجێکە نەیتوانی بهێنێتە بوون بێگومان ئیمانەکەی نەقسە. هەتا ئەبوو دەردا ڕزای خوای پەروەردگاری لێ بێ فەرمێ ئیمان وەکو پۆشاکێک وایە کە لەبەری ئەەکەی چەند دەتوانیت جێبەجێکی ئەوەنەت لەبەر کردو ئەوەنەت جێبەجێ کردو لە خۆتە، چەنت نەتوانی جێبەجێکەی ئەوەنە لێ دوورکەوتیتەوە. لەبەرەوە ئەفەرمێ ئینسان بە پێی کردەوەکانی خۆی بەشدارە لە ئیمانە، کردەوەکانی خۆی شایدە لەسەرچی لەسەر ئیمانەکەی، چەنە کردەوەکانی خۆی شای بتوانێت جێبەجێی کا و بە پێش شەرعی خوای پەروەردگار بێ ئەوەنە ئیمانی بەرزترە، چەنە دوورکەوتەوە لە شەرعەکەی خوای پەروەردگار ئەوەنە ئیمانی لاوەستە. مامۆستا پایەکانی ئیمان بە دیاریکراوی 6 پایان بڵێ کە ئیمانیان لەسەردا دەمەزرێ. هەرگیز لە پایەکانی ئیماندا باسی ئەوە نەکراوە کە تۆ باسی ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە بۆ برایەکەشت پێخۆش بێ، بەڵام ئەوەی کە لێرە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئیمانی تەواونی ئەوەی کە بۆ خۆی پێخۆش بێ بۆ برایەکەشت پێت خۆش نەبێ، یانەوەی کە بۆ خۆت پێت خۆشە دەبێ بۆ برایەکەشت پێخۆش بێ. کەواتە هەموو پایەکانی تری ئیمان ینی ئەمە نابێتە تاواکەری هەموو پایەکانی تری ئیمان، هەموو تێدا بن، بەڵام ئەگەرم هاوکارێ نەبێ هەستن ینی لێرەدا ئەوە دەرناکەوێت کە پایەکانی ئیمان کەم و کورتیان تێدایە. بەتەکی توێ ماڵین ئیسلام بریتێ لە عەمەل. بەڵێ يعني به وكو الإيمان بريتيا لتصديق بالقلب بله وقول باللسان وعمل بالأركان بله يعني حتى نبيت أمسي توكري يكترين بن لقال يكا مزبوط نبن أو كسب بإيمان داري طاو دان هندري أمسي تورا لم فرمودي كبيغمري خاص الله صلى الله عليه وسلم أبي حتما أميتيابي أم فرموديش بلقي لسرويك الإيمان يزيد وينقص بله إيمان زيادة وكمك بەپی کردەوەکان زیادەکە کردەوە باشەکان کە ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیشارەتی پێدا بەپی ئەوانیش وردە وردەکەمەکە. یعنی ئەگەر ئینسان لە بازنە ئیمانەکە دوور کەوتەوە لە کردەوە باشەکان دوور کەوتەوە لەم فەرمودەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئەکا دوور کەوتەوە وردە وردە ئەم کەسە لە بازنەی ئیمانەکەی نەقسی کردووە. ئەوەی تری بە هەمان شێوە چەندێک بتوانێ فاستبیقوا الخيرات تیا بەرجەستە بکات لە ژیانی خۆیان بێگومان ئەو کەسە لە ئیمان و نزیکترە. يزيد بالطاعة وينقص بالمعصية. بە فەرمانبەرداری خوای گەورە زیاد دەکا و بە سەرپێچیش لە فەرمانەکانی خوای گەورە ئیمان کەم دەکا. ئەو هاوکاری و ئەو پێخۆشبوونی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت دەچێتە چوارچێوەی ئێرەکە ئەوە ڕەزامەندی خوایە، ینی تاعەت و عیبادەتە کە تۆ هاوکاری کەسێک دەکەی کە تۆ پێت خۆشە بۆ برایەکەشت پێت خۆشە، دیسان ئەوەش تاعەت و فەرمانبەرداری خوای گەورە نییە؟ بەڵێ هەرچیە کە ئیسلام فەرمانی پێکرد بێ جا بریتی بێ لەوەی کە ئینسان لەگەڵ دەوروبەریا چاک بێ تێگە هەتا لەگەڵ خەڵقی خراپی باش بێ بێگومانەوە بەچی دانرێ بە تاعەت دانرێ. یعنی بۆ نمونە ئێمە لە ژیانی سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و لە ژیانی تابعینە ڕزای خوایان لێ بێ ئەم فەرمودیان بە عەمەل جێبەجێ کردووە، چونکە ئیمان قسە نییە ئەبێ بەرامبەرەکەت لە عەمەلا ببینێ. هەتا ئەبوو حەنیفە ڕزای خوای پەروەردگاری لێ بێ فەرمێ جارێک دراوسەیەکیانە بێ ئەم دراوسەیە هەموو شەوێک گۆرانیە لە تا بەیانی ئەنجا لە ڕۆژێکیان شەوێکیان جووی لە دەنگی هین نابێ لە دەنگی گۆرانیەکە نابێ ئەشزانێ ئەم کەسە حتمما لەو پێشە گیرا بێ بۆیە چێ ئەگەڕێ بەدوایە بزانێ ئەم کەسە ئەم دراوسەیە بۆ دەنگی هینەکەی نایە بۆ دەنگی گۆرانیەکەی نایە دیارە گرفتێکی هەیە ئەڵێ کە چێ ئەڵێ تەمان پۆلیس گرتوێتی ئەچێ لای پۆلیس تکای بۆ کاکە بەری بن کاکەمە دراوسی من و مافی بەسەرمەوە حەقی هەیە بەسەرمەوە ئەمە با ئێستا گیرا بێ لایەوە. بەڵام من داوای لێکم داوای ئەوەی لێکم کرد کاکەمە لەسەر دۆ گرتومانە خەڵق شکاتیان لێکردوان ئەبوو حەنیفە عەزیەتەیە فەرموویەتی نا من نامەوێت کەس لەسەر من بگیرێ
لەبەرەوە من داواکەم کە ئەم پیاوە ئازاد بکرێ ئەم پیاوە ئازاد بکرێ بەڵێ ئازادێکا لەگەڵ خۆی هێنێتەوە ماڵەوە ئەجا پێڵێ من توانیم مافی دراوسەیەتی جێبەجێکم من تۆم لە دەستداوە ینی شتێکم بۆ نەکردبی فەرمووی دەست ئێو تۆ باکە لەبەرەوە گرنگە ئینسان ئەو شتانەی کە بە قسە ئەیڵێ بە عەمەل بیچەسبێنێ کاتە بۆ ئەوی بۆ خۆی پێخۆش بوو بۆ دراوسێکەشی پێی خۆش بوو بۆی خۆی پێی ناخۆش بوو بەڵێ بۆ دراوسێکەشی پێی ناخۆش بۆ خۆی پێی ناخۆش بوو لە سجنابێ دراوسێکەشی پێی ناخۆش بوو لە سجنابێ هەوڵی بۆ دابەری بە وەکو چۆن بۆ خۆی پێی خۆش بوو کەسێک بێت ئەگەر خوا نەخواستە گیرانێک شتێکیە بێت تکای بۆ بکە ئەمیشتوو لە بەرامبەر تکای بۆ کرد جوانە سبحان الله ئەمەش بۆ هۆکارەوەی کە کەسێک لەسەر دەستی تۆ بکە چونکە ئیسلام ئەگەر لە عەمەلا تەطبیق بکرێ بێگومان ئەو کەسانەی کە لە دەوروبەرتن هەمویان ڕێز و خۆشەویستیان هەیە بۆت هەمویان هەوڵ ئەدەن کە تۆ چی بێ ئەم ڕێز و خۆشەویستی کە ناوتە جێبەجێکی لە ژیانە بەڵام ئەگەر وانە بوو تێگەی ئەر ئیسلامەتی ڕووکەشەکەی ما ئیسلامەتەکە بەس لە نوێژا بوو بەس لە مزگەوتا بوو چواردیواری ئەوەیە بوو کە من سیمان مسلمانانە بێ ینی کردەوەکانم پێوەی دیار نەبوو سیاستم پێوەی دیار نەبوو اقتصادم پێوەی دیار نەبوو بازار و کڕین و فرۆشتنم پێوەی دیار نەبوو ئەوەی کە بۆ خۆم پێم ناخۆشە بۆ بەرامبەرەکەشم پێم ناخۆش بێ ئەوەی بۆ خۆم پێم خۆشە بۆ بەرامبەرەکەشم پێم خۆش بێ ئەو کاتە ئیسلامەتەکە بەس ڕەمزەکەی بێنێت مامۆستا تۆ ئێستا لە واقعدا چۆن لە بەرجەستەبوونی ئەم فەرمودەیە دەڕوانی یعنی چۆن تا چەند پێ دوایە ئێستا ئەم فەرمودەیە لە ئەمری واقعدا خەڵک پەیڕەوی لێ دەکا یان بەلایەوە گرنگە ینی بە چاوی ئەوەیەوە سەیری دەکا کە ئەم فەرمودەیە بنەمایشی گرنگە بۆ ژیان من ئەوەنەی کە تەعاملم لەگەڵ خەڵقیان کردووە خەڵقی بۆتە سێ دەستە بەڵێ دەستێکیان ئەوێ هەرچی خۆشی ئەم دنیاە هەیە بۆ خۆی مستەوگەری کات ئیتر ئەگە دراوسێکی بژمێ لە برسان عاقینەوە سەری و دەستێکی تریان ئەوەیە کە هەندێک جار هەندێک بەرژەوەندی خۆی ئەگەر بەرژەوەندی خۆی تایە هەبوو لەگەڵ فەرمودەکەی ئەگەر بەرژەوەندی خۆی تیانە بوو ئەوەی تر ناچێت بەلای ئەم بابەتێ دەستێکی ترشانەوەی کە بۆ خواست و حاون یعنی بەڕاستی ئەوەی کە بۆ خۆیان پێیان خۆشە بۆ بەرامبەرەکەیشیان پێیان خۆشە گرفتی خەڵقی بە گرفتی خۆیان نەزانن برسێتی خەڵقی بە برسێتی خۆیان نەزانن نەبوونی خەڵقی بە نەبوونی خۆیان نەزانن ئەگەر بینیان ماڵێک نەبووە مشوری بۆ خۆن ئەمە بەڕاستی ئەم جۆرە خەڵقانە تاکەن لە کۆمەڵگایە ڕێژەیان کەمە ئەمە دوو جۆر بەڵێ ئەمە سێ جۆر جۆرێکیانەوەی کە هەر بۆ خۆی جۆرێکیانەوەیە کە ئەگەر قازانجی هەبوو ینی بۆ دنیا فەرمود جێبەجێکردنی فەرمودەکە جێبەجێیەکە تێگەی جۆری سێمیان ئەوەیە کە بۆ دەقی فەرمودەکە چۆن ئاوا جێبەجێکە بەڵام کەمن ڕێژیان کەم زۆر باش بەڵامەی بینم ئەمە کە تۆ پۆڵینی دەکەی بەم سێ گروپە بەم سێ تاقبە یان بەم سێ ئاستا بەڕاستی ئەمە بۆ خۆی زەنجێکی خراپ نییە لە کۆمەلگایەکی موسڵماندا بەم شێوەیە هەبیانی ئەوانە کەم بن کە فەرمودەکە چۆن دەڵێ ئاوا بن بەراوەڵا زەنگێکی زۆر مەترسیدارە بە تایبەت لەناو خەڵقی پابند بە ئیسلامە دەگەر لەناو عامی خەڵق قەی ناکە عامی خەڵق لەوانە ئیسلامی وەک شتێک وەرگرتووە گوناهێک بیستوێتی بەڵام من تۆ کە پابندین بە ئیسلامەوە یەکیشی تر کە پابند بە ئیسلامەوە ئەگەر نەتوانێت فەرمودەکان جێبەجێکە ئەچێ جێبەجێکە ینی نوخبە وەکو خەڵقەڵەیە بێ نوخبە ئەم فەرمودانە جێبەجێکە بێ مامۆستایان ئەم فەرمودانە جێبەجێ شەنگەکان سەردەستەکان ئەوانەی کە دیارن کە هەمی داوایان هەیە یانەوەی خەڵق گەڕێتەوە ئیسلامی بە فەرمودی جێبەجێکەی ئەگەر فەرمودەکە جێبەجێ کرد خەڵقیش بەخوا بە دەورتایە بەڵام ئەگەر جێبەجێت نەکرد هەموو شتە باشەکان بۆ خۆت بوو بۆ خزم و کەسوکاری خۆت بۆ دەوروبەری خۆت بوو بەخوایت خەڵقیش هەر 3-4 ساڵ لە دەورت کۆ بێتەوە دوای وردە بڵاوی مامۆستا ئەوەنی ینی بۆ خۆی بە موسڵمان دەزانێت خۆی بە سەردەستە دەزانێت ئەوەی تۆ باسی دەکەی خۆی بە نوخبە دەزانێت بە پێشەنگ و پێشەوا دەزانێت بەڵام ئەوەی بۆ خۆی هەیەی سیر دەکات لە کۆڵانەکان لە دراوسەکان خەڵک نێتی ئەمە جۆرێک لە ئیسلام بۆ بەرژەوەندی بەکارهێنانی دنیایی نییە ناتوانانی ئاوا سەیری بکیانی و کەسە ینی کە بە تەنگ هەم و غەم و ناڕەحەتی و خۆشی و ناخۆشی خەڵکەوە نەبێ بەڕاستی ئەوە تەنها ئەوە نییە کە من ئیسلام دەوێت لەو کاتی کە باسی دەکەی تاقمی دووهەم تەنها بۆ قازانجە دنیاکانی خۆیان بەکاردێنن ئەگەر مەسلحەتی هەیە بۆ لەگەڵ یایەتی مەسلحەتی نەبوو پشتگیری ناکە پاڵپشتی براکەی ناکە هاوکاری ناکە تێگەی زۆر جار لەوانە پێشی ناخۆش بێ ئەگەر خوا خێرێک ڕووکاتە ئەو بڵێ دەبوو بۆ من باتە نەک بۆ لە کاتێکدا شایانی و خێرش نەبێ من زۆریسی پێ نەبێ لەبەرەوە ئەوە یەکێکە لە زەنگە خەتەرەکان کە من لە عالەمی ئیسلامیە وای بینم تێگەی وای بینم ینی زۆرینەی خەڵک کە پەروەردەکراوە لەسەر ئەم ئاستە پەروەردەکراوە
لەبەرەوەی ئاستێکی دینی وەرگێتەوە ئەبێ ئەم قاڵبی ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە بۆ براکەت پێت خۆش بێ بتوانین ئەم قاڵبت ناو خەڵقا زین و کەینەوە. بەڵێ مامۆستا ئەوەی تۆ واسی دەکەی ینی جگە لە تاقمی سێهەم کە وەکو فەرمودەکەت چۆنە ئاوا مامەڵە دەکەن ئەوانی تر با بڵین خۆپەسەندی و ئەنانیەت و تەنها بۆ خۆبوونە شتەکانی بەرژەوەندی و قازانجەکە بۆ خۆبوونە بەڵام ینی خۆویستی هەیە بەمە بەڕاستی بەڵام ژیان تەنگ نابێتەوە تۆ کە هەر هەموو شتێکت بۆ خۆ دویست دراوسێکت برسی بوو لە کۆڵانەکەتان برسی بوو گەڕەکەکەتان برسی بوو دەور و بەرەکەت برسی بوو یان دەور بەرەکەت نەیبوو تۆ لە هەموو ڕۆکانەوە تێر و تەوا بووی یان بە تەنگ داوە کارەکانیانەوە نەچووی تۆ هەست ناکەی دابڕاوی لەو کۆمەڵگایە هەست ناکەی یعنی ئەوان بە چاوێکی بێت بوغزاویەوە یان بە چاوێکی ڕق و حەسەدەوە سەیرت دەکەن کە تۆ ئەم ئەنانێتە هەبێ هەروایە ینی گەر ئینسان بەتەنگ خەڵقەوە نەبێ ینی وردە خەڵق ڕاستەکانی بۆ خەڵق دەرەکەوێت ئەو بانگەشەی کە ئیکا لە واقع عجێبەجێ نابێ ئەو ئیسلامەتی کە ئەو باسێکە وانە تێگەی لەبەر وردە خەڵق نیشانەی ئیستیفام لەسەر ژیانی دانێ ئەمە بۆ نمونە هەر لە ڕازگۆیی هەرلەوەی کە بۆ خۆت پێت خۆشە لە پابندبوون بە عەهد و وعدەوە هەر لە مامەڵەت لەگەڵ دراوسێکە تا لەگەڵ دوور و بەرتا ینی هەموو بەشەکانی ژیانە ئیتر وردە ئەم کەسەت معنی قێزراوە بێن ناو خەڵقا یان ئەوەی کە تۆ هاوخۆشی ناوێ تێگەی ڕێزی لێ ناگرێت شوێنان ببینێ حسابی بۆ ناکە ئاجوانە یان تۆ کە دەستی ئەو دۆستی هاوکاری بۆ ینی ئەو کەسە ئەگەر من بم دەستی هاوکاری بۆ خەڵک درێژ نەکەم ئەوانی تری جوای لێ ناکە دەستی هاوکاری بۆم دڵێژ درێژ نەکەن ئەوەی کە بۆ خۆم پێ خۆش بوانیشم پێ خۆش نەبێ وای لێ ئەوانیش بە هەمان شێوە وا لێ بکەم ئاوا مامەڵم لەگەڵ بەتەکیید وای لێ ینی هەتا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم فەرمودەی لە ژیانی سەحابەکانە لە هەموو بارەکانی ژیانە جێبەجێ کردووە حتى لە بواری سیاسەتە پێغەمبەری خوا صلی الله علیه الصلاة والسلام فەرمێ کاتێک کە ئەبوو ذەڕ دەیە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم من ئەمەوێ شتێکم بدەیتێ ینی بەرپرسایەتێکم بیتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەی ئەبوو ذەڕ من تۆم خۆشەوی وەکو خۆم خۆشەوی تێگەی من چۆن خۆم خۆشەوی ئاواش تۆم خۆشەوی بەڵام ئینەکە ضەعیفون تۆ لاوازی لە بەڕێوەبردنی ئیش و کارە ئەمەش ئەمانەتە و نەدامەتە لە قیامەتە لەبەرەوە داوای مەکە بە کەڵکی تۆ نایە دەی جاری وای شەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خۆی خەڵقی دیاری کردووە فەرمێتی بڕۆ فڵان ئیش لەبەرەوە حتا لە بواری بەڕێوەبردنی شا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیوت وەڵا کاکە ئەمە سەحابەی و دوای دڵی عاجزە بێ وەڵا دوای ئاخر لەسەر بنەمای دڵڕاگرتن نییە لەسەر بنەمای خۆشەویستیە چونکە بۆ تۆ نەگەر کەسێک خۆشویست پێڵێ ئەم ڕێگایە خراپە پیامەڕۆ ئەبرۆی فرۆشنە ئەم ڕێگا بە خراپ دەزان پێدا ناڕۆم توش پیامەڕۆ تێگەی بەڵام ئەگەر وانە بوو بێگومان وردە شتەکانی تر شتی تر جێگایەگرێتەوە حتا لە کڕین و فرۆشتنە هەندێک لە هاوڵان ڕزای خوای پەروەردگاریان لێبێ کاتێک چوونەتە ئەم بازار ڕۆیشتوتی شتێک بفرۆشێ فەرمێرجی ئەیبوعاری هەیە بە خەڵقی وتووە فەرمێرچێک لەوانە محەممەدی کوڕی واسع محەممەدی کوڕی واسع فەرمێ تشویار نەبێ گوێ درێژێکی پێ بۆی فرۆشت ئەڵە کابرا لێی پرسی ئاتۆ لەم گوێ درێژ ڕاستی دیجا ئەگەر لێ ڕازی بان بۆچی فرۆشم لێ ڕازی نیم ینی بۆ خۆم پێم خۆش نییە کە هەمە بەرەوە تۆش اختیارت هەیە لەوەیە ناڕاستە خۆ پێوتوە یعنی من ئەمەم بۆ خۆم پێ خۆش نییە بۆ تۆش پێم خۆش نییە گەر بیکڕی بەڵام گە حەزیش لێ پێ دەفرۆشم لەبەرەوە گرینگە ئینسانی موسڵمان ئەم ئیسلامەتیە لە بازارە جێبەجێکە لە سیاسەتە جێبەجێکە ئەم خۆشەویستی کە ئەڵێ هەمانە بۆ یەکتری ئەڵێن کە پابندین بە خۆشەویستی ئیسلامیەوە ئەڵێن فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جێبەجێکەین ئەبێ لە بارەکانە وردە جێبەجێ بکرێ ئەگەر لەم بارەکانە جێبەجێ نەکرا دوکاتەوە حفدی سەروەرەقەی لێدێ ینی سوودێک ناگەێنێ بە کۆمەڵگا بەڵام ئەگەر ئینسان ڕەوشتەکانی بەو شێوەیە بوو بێگومان هەم خۆشەویستی لای خوا بۆ دروستە بێ هەم خۆشەویستی لای خەڵق بۆ دروستە بێ چونکە ئەو کەسەی کە لای خوا خۆشەویست بێ لای خەڵقی خوش خۆشەویستە ئەو کەسەی لای خوا خۆشەویست نەبێ لای خەڵقی خوش خۆشەویست نییە بەڵێ کەواتە ئەوەی کە شتێککە بۆ خۆت هاوکاری و پێخۆشحاڵی نییە بۆ خەڵکی کەواتە ئەوەش دەگەێنێ کە تۆ ئەگەر ئەم خەلالت تیابێ ئەم کەم و کورتیە تیابێ تۆ خۆی گەورەت ڕەنجاندووە بتەکیید ئەمەوە گەێنێ کە تۆ خۆی گەورە لە خۆت ڕازی نەکردووە و شوێنکەوتی تەواوی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم و ئەو بانگەشەیەکی بانگەشەیەکی نوقسانە دەگەی لە بەرامبەریش ئەم فەرمودەیە حەسوودی ناهێڵێ ینی مەفهوم مخالفەی ئەم فەرمودەیە ئەوەیە کە ئینسان حەسوودی نەبا لەسەر دنیای خەڵقی بە خەڵقی
دەگەی لەسەر دنیای خەڵقی بە خەڵقی یعنی ئەوەی کە خەڵقی خوا پێی داوە تۆ حەسوودی پێ نەبی کاکە باشە فڵان کەس خانۆکەی وایە سیارەکەی وایە دوکان و بازاڕەکەی وایە وەکو چۆن خەڵقی سەردەمی قارون بە قارونیان برد بەڵام بەیانی پەشەمان بوونەوە لەبەرەوە ئەم فەرمودی ئەوەشی لێوەرە ژیرە کە ئینسانی مسلمان نابێ حەسوود بێ بە تایبەت بۆ شتە دنیایەکان و پێغەمبەری خوا صلی الله علیه و وەسفی زۆر ئەوانەی کردووە کە حەسوود نین خوای پەروەردگاریان خاتە بەهەشتەوە هەتا فەرمی ڕۆژێکیان ئەمری کوڕ عاص فەرمودەکەی جێڕێتەوە فەرمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مزگەوتە دانیشت بوو فەرمی اطلع عليكم من آل رجل من أهل الجنة فەرمی ئێستا پیاوێک گێتە ژوورەوە ئەهلی بەهەشتە فەرمی کە هاتێک هات پیاوێک بوو دەستنوێژی گرت بوو ڕژی تەڕ بوو نعلەکانی بەدەستیەوە بوو نعلەکانی دانا و نوێژی کرد ڕۆژی یەکەم پێغەمبەر ئاسایی خەڵکی تر یعنی لە خەڵکی تر جاکراوەتەوە لە سەحابەی تر جاکراوەتەوە زیندووە و ئەهلی بەهەشتە الله ئەکبەر فەرمی ڕۆژی دووهەمیش پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەروای کرد بەڵام لە ڕۆژی دووهەما سەیری کرد هەر هەمان پیاوە ئەمری کوڕ عاص فەرمی بەلام سەید بوو دوو ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شاهیدی بەهەشتی بۆ دا فەرمی ڕۆژی سێهەمیش هەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شاهیدی بۆ دا فەرمی لە ڕۆژی سێما من وتم وڵات لەگەڵ باوکما بینم تێک چوو ئەمەوێت چەند شەوێک لە ماڵیەوە بووم عیبادەتی ئەم پیاوە چییە؟ سڕی عیبادەتی ئەم پیاوە چییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 3 ڕۆژە شاهیدی بەهەشتی بۆ دا فەرمی کە چوم 3 شەو لەگەڵ بووم هیچ کردەوەیەکی زۆر گرنگم لێ نەبینی هیچ شتێکی نییە کە زۆر مهم بێ جیاواز بێ لەوانی تر هەروە خەڵقی نوێژێ کردووە خەڵقی ڕۆژوێ گرتو بەڵام کاتێک خەبەری بۆ لا ئیلاهە ئیلا اللهەکەی کرد و سوبحان اللهەکەی کرد لە کاتی خەوا ئەیتر عیبادەت شتەکانی بە شێوەیەکی اعتیادیە کرد ئەنجا فەرمێ دوای 3 ڕۆژەکە فەرمی وەڵی ئەی من بۆیە هاتم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شاهیدی بەهەشتی بۆ داوی تۆ بزانم چییەکە یعنی ئاوا خۆشەویست بۆ لای خوا و لای خەڵقیش چکە ئەو کەسێک کە ئەهلی باش بێ خەڵقیش خۆشەوێت چکە کەس ڕقی لێ نییە وتی وەڵا ئەوە حاڵمەکەی بینی هیچی زیادەم نییە وەڵێ بەڵام دوای خەریب و عەمری کوڕ عاص بڕوا فەرمی باین کرد فەرمووی وەرە یەک شتی تری گرنگ هەیە لە دڵما با ئەویشت پێ بڵێم چکە لەوانەیە ئەمەیان ئەوە بێت کە بە توایە گەڕێی فەرمووی چییە؟ فەرمووی لە دڵما حەسەد و حقد نییە بەرامبەر هیچ مسلمانێک ئەوەی کە بۆ خۆم پێم خۆشە بۆ بەرامبەرەکەیشی پێم خۆشە فەرمووی ئەمەیە تۆی بردۆتە بەهەشت ئەمەیە وای کردووە تۆ ئەهلی بەهەشت بی لەبەرەوە گرنگە ئینسانی مسلمان ئەوەی کە بەکردەوە ئیسلمێنێ بە قسەی ئەڵێ بەکردەوە بیسەلمێنێ وەکو چۆن سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەلماندویان مامۆستا زۆر جار مرۆڤ شەیتان هەنێدا بۆی خراپەیەک بکە بۆی دەستبەرێ حاشایکی ینی بینەرانی بەڕێز و جەنابتان بۆ ناموسی خەڵک یان بۆ ماڵی خەڵک یان بۆ هەر شتێکی خەڵک بێ لەم بابەتانە ئەگەر ئەو بێنێتە پێشچاوی خۆی ئەگەر پێی خۆش بێ ئەنی پێی خۆشە خەڵک ئەمەی بەرامبەر بکەن نەخێر بێگومان نەخێر دەکەواتە ئەمیش ئەگەر دەبێت لە هەمان بکاتە پێی خۆش نەبێ ئەمەش بەرامبەر خەڵکی بکە یعنی ئەمەش دیسان ئەمەش ئەو هەوکاریە نییە کە وا دەکا ماڵی هەموو خەڵک محفوظ بێ ماڵی هەموو خەڵک پارێزراو بێ ناموس و شەرەف و کەرامەتی هەموو خەڵک پارێزراو بەتەکید یعنی ئەمە کاتێک ئەڵێن ئیسلامەتی جێبەجێکەین لە ژیانمانە ئەبێ ئەگەر نەقسمان بینی لە یەکێکە نەقسەکە نەقسی گوناح بێ یا هەر نەقسێکی تر بێ ئەبێ بەرامبەرەکەی لێ ڕاستکەینەوە پێی بڵێین تێگەی ینی بۆ نمونە ئەگەر ئینسان حەزکا خۆی ماڵێ بێ بە حەزیشکا خەڵقای بێ ئینسان چۆن پێی ناخۆشە دزی لێ بکرێ ئەبێ پێشی ناخۆش بێ دزی لە خەڵق بکرێ نابێ خۆش دزی لە خەڵق کەواتەوە دزی نەکرا ئەوە دزینەوە دزیکردن قەتع بوو ئەوەی کە پێی ناخۆشە سەیری ناموسی بکرێ پێشی ناخۆش بێ سەری ناموسی خەڵق کەواتە ئەم بوارەکەش کۆتایی ئەخلاقیش کۆتاییات لە بواری غەش و خیانەت و کڕین و فرۆشتنەکانی ترێشە هەر شتێک کە ئینسان بخۆی پێی ناخۆش بترم کۆمەلگای بێتە کۆمەلگایەک وەکو وەڵێ گەر دەرگای دوکانەکەت شەودانەخەی کەس دەستکاری هیچ ناکە ئەگەر بتوانی فەرمودەکە جێبەجێ کرێ خەڵق جێبەجێیکە کە ئەبێ ئینسانی مسلمانیش هەوڵ بدا ئەم ڕۆحیەتە لە نێوان خەڵقا زین و کاتەوە مامۆستا بابەتیشی تر ئەوەی کە باس کرد حەسەد لەسەر مەسەلەی حەسەد و ئەوەی پێت ناخۆش بێ خەڵکەوەی هەی بێ ئێستا دەمی خەڵک زۆر دەکەوێت دەڵێ باشە فڵان کەس ئەم هەموو ماڵی بەچی هەیە باشە بۆ ئەو هەیەی بۆ من نیمە باشە بۆ ئەو دەوڵەمەندە بۆ چەند سیارەی هەیە بۆ چەند چی هەیە سەرەوت و سامانێکی زۆری هەیە لە کاتێکدا ئەو کەسە نەغەدرێکی لە من کردووە نەخیانەتیش بەرامبەرم کردووە نە ینی ئەوەی کە دەڕووکارەکەی و سێرم کرد بێ ماڵێکی ینی پیاوێکی خراپکار نییە کابرا ماڵی هەیە ڕێگەیەکی مەشروع بە ڕێگایە کە کاسبی کرد و پیاوێکی بازرگانە جورئەتی هەبوو پەیدای کردووە یعنی ئەم حەسەدە وا ناکە کە هەتا لەوانەیە ئەم حەسەدە سەر بچێشە بۆی تۆ کە هەر بە فەقیری بێنەوە لەبەر لە ڕۆحی تۆدا حەز بە خۆشحاڵی کردن و بەبوونی خەڵک
نییە ڕاست. کەواتە دیسان ئەمەش ناچێتە چوارچەوەی پێخۆشبوون و پێ ناخۆشبوونەکەەوە بەتەکی دەمی شەرعی نەشتە چونکە تۆ ئەو کەسێک کە حەسوودی بە کەسێکە بە ینی پێی ناخۆشەکە ئەو هەیەی بەڵێ پێی ناخۆش لە بەرامبەریشدا دەبێت خەڵک پێی ناخۆش بێکەویشێت لەبەرەوە ئینەکان ئاوتا بنەوە لەگەڵ یەکترە بۆیە ینی زۆر گرنگی دراوە حتا پێغمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر ئاگاداریەوەی کردوونەتەوە فەرمی ئیاکم الحسد فإن الحسد يأكل الحسنات كما تأكل الحطب النار أو كما قال صلى الله عليه وسلم فەرمی ئاگاتان لێ بێ حەسوودی چاکەکانتان ئەسووتێنێ وەکو چۆن ئاگردار ئەفەوتێنێ تەشبیهێکی بۆ کردووی ئاگر کاتێک ئەکەوێتە ناو کۆمەڵێکدار و هیچی لێ نایەڵێ حەسوودیش وهایە ئەگەر کەوتە ناو ناخی ئینسانەوە وردە وردە شتێک نایەڵێ ئەنجا بەخشینی ماڵ و سەرەت و سامان ئەمە دنیا تاقیکردنەوەیە ینی خوای گەورە تۆ تاقی کاتۆ کە زۆری پێبەخشیوی منیش تاقی کاتەوە کە کەمی پێبەخشیوە بزانێت کاممان توانیومان لەم تاقیکردنەوەی دەرچین ئەنجا بزانین کامیان ئەتوانین کردەوەی چاک بکەین لێبلوکم ئەیەکم ئەحسن و عەمەلا لەم دوانەتان کە هەردووکتانیشیان فەقیریشیان دەوڵەمەند کامیان ئەتوانێت کردەوەی چاک بکە چونکە بەتەکی دەگەروانە بێ ئەو کاتە تاقیکردنەوە گەر هەمووی لە یەک ئاستا بێ هەمووی وەکو یەک بێ کەس پێویستی بە هیچ نابێ ژیان ئەوەستێ بۆ خۆی مامۆستایە دەرس بە تەڵەبەی بە منداڵی خەڵک دەڵێ فێری زانست و زانیاریان دەکات بەڵام منداڵەکانی خۆی بۆ خۆی هێتی و دێنێرێتە قوتابخانەی تایبەت یعنی پێدوانیە کە لێرەدا خەلەلێکەیە کە بۆ خۆی وەکو پێویست خۆشەویستی و پێخۆشببوونی نییە بۆ فێربوونی منداڵی خەڵک تەنها پێخۆشببوون و ئەنانێتەکە بۆ خۆیەتی ئەمە چۆنە ئەمەش بە تەکید ئێمە جارێ عیلم یەکێکە لەو بابەتانەی کە ئینسان ئەبێ ئەوەنەی کە توانای هەیە ینی بیگەێنێت حتا ئیمامی شافعی وتەیەکی هەیە ڕزای خوای پەروەردگاری لێ بێ فەرمی حەزمە کرد هەموو کەسێک تعلم هذا العلم ئەم عیلمیان بزانیایە ولم ينسب إلي منه شيء وهیچ شتێکی پاڵ نەدرایە بۆ لای من هیچ شتێکی بەناوی منەوە نەبووایە خەڵک خۆی بیزانێ خۆی بیزانێزانم ئەوەش بێنزانێ خەڵکیشی فێر کردووە دەبەرەوە ئەمەش یەکێکی کرد لەو شتانێکە لە کۆمەلگای ئێمە ینی تۆ مناڵەکەی خۆت حەزەکەی باشترین شەهادە بەدەست بێنێ و هەموو توانایەکە خەیتە گەڕ هەموو جوارە مادیەک لەبەر دەستا هەیە ئەبێ بە هەمان شێوە مناڵی خەڵکی جوابی تۆ مادەم مامۆستایی ینی ناکرێت کابرا خۆی مامۆستا بێ تەلەبەکانی لای مامۆستای تر دەرس خوێنێ بەڕاستی ئەمە یەکێکە لەو دیاردانێکە لە کۆمەلگای ئێمە هەیە کۆمەلگای ئێمە ئەمە هینی تایبەتەوە پارە پیاکردن و ژیانە بەسەر خەڵقەوە واژە گەیەنەکەم کەسە حەزی لەم پیشەیە نییە ئەم پیشەیە وەک ژیان بەکارێنێ حەزیش ناکات مناڵی خەڵکی وەکو مناڵەکانی خۆی لە پێشەوە مامۆستا تۆ کەشتت بۆ خەڵکێک پێخۆش بوو بۆ کەسێک پێخۆش بوو ڕوحەتی هاوکاری و تەبایی و بەیەکەوەبوون دروست دەبێت ئەو کاتە حەز ناکەی تۆ یەکێشی دانەبڕاوی لەو یان فەردێک تاکێشی یان عائیلێشی دانەبڕاوی لەو کۆمەلگای و لەو مجتەمەعی دەوروبەرت ئەو کاتەش جۆرێک لە هەماهەنگی و لە هاوکاری بۆ یەکتر دروست نابێت کە کەس نەتوانێت دەستی غەدر وە چاوی غەدر بۆ درێژ بکە بەتەکید ئێمە ئێستا لە وڵاتی ئێمە کوشتێکین کوشتەی ئەوەین کە هەمومان خۆمان بێگە عایلە نازانی هەمووشمان خۆشەویستیمان نییە بۆ یەکتری یعنی سەیری بەرپرسەکانی وڵاتکە چینێکی بەدەتی کابرا لە زۆر تێر تێکی لەسەری خۆی و ماڵ و ناڵ و کوردەواری و ئەشدا و ئابای زیایە ئەوەنی سەرێک ناوە بەڵام چینێکی زۆر هەژاریش کە کاڵێن زۆر هەژاری ینی هیچی نەماوە هیچ شتێکی بەدەستەوە نییە ئەم چینە زۆر هەژارە کرێخانووی پێ نادرێ کرێ کارەبای مۆلدەی پێ نادرێ ئەگەر نەخۆشکەوێ ناتوانێت بچێت بۆ خەستخانەیەکی باش هەر ئەوەی ئەژی لەبەرەوە ئەمە ئەوە گەێنێک کە کۆمەلگای ئێمە بۆتە چی بۆتە دوو طەبەقە طەبەقەیەک لەسەرەوە کە هیچ خۆشەویستیەکیان نییە هیچ حەزێکیان نییە بۆ بوونی خوارەوە و ئاگایان لە ژیانی خەڵقی نییە و حەزیش ناکەن وەک خۆیان لە خۆشیە ئەژین خەڵکیش لە خۆشییا بشی حەزیان بۆش نییە چونکە ئەگەر حەزیان هەبێ هەر کەسێک لەبەر خۆیەوە دەست بداتێ ئەو چینێک کە زۆر لە خوارەوە زۆر کەوتون زوو ئەتوانێت ئینسان بیانگەێنێت و ئاسی ژیانی خەڵکی یەکتری ئەنجا دەقی فەرمودەکەش لە ژیانە جێبەجێکرێت چونکە من بۆ نمونە وەکو سەحابەی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێشەی لە جەنگەکانە فەرمێ سییانیان بنیار بوون پەرداخی ئاویان بۆ هێنان یەکەم وتی بی بەوە دووەم وتی بی بەوە سێم سێ کاتنە سێم وەفاتی کردوێنەوە بۆ دووەم وەفاتی کردووە ئەهێنەوە بۆ یەکەمی وەفاتی کردووە هەنی کەسیان ئەمیان لەبەرەوە ئەو بەرداخەوەی پێ نەخورا فەرمی ئەو زەڕورترە بە من ئەو زەڕورترە بە من ئەو زەڕورترە بە من لەبەرەوە ئەگەر کۆمەلگا ئاوای لێ بکرێ و خەڵقی ئاوا بژی بێگومان ژیانێکی خۆش وەکو یەک عایلەی وەکو یەک جەستە وەکو یەک لاشە لەگەڵ یەکاشی زۆر باشە مامۆستا
ئەو پێخۆشببوونی کە پێغمبەر درودی خۆی لەسەر بێ باسی دەکا پێویستە بۆ خۆت پێت خۆشە بۆ ئەوانی تریش پێت خۆش بیان بۆ خۆت پێت ناخۆشە بۆ ئەوانی تریش پێت ناخۆش بێ پێویستنی ئەم بابەتە لە ڕۆحەوە ئەوی باسمان کرد کە ئیمان دەبێت بە اعتیقاد بێ ینی ئەمە لە ڕوحی تۆدا ببێتە شتێکی مەبدەئی و چەسپاو نەکار شتێک بێ لە سەردەمت بێ چونکە ئەگەر نەبێتە شتێکی مەبدەئی و لە ڕوحی تو لە معنەویاتی تۆ نەچەسپێ هەرگیز نابێ بەکردار بەتەکید یعنی ئێمە بە خەڵک وا پەروەەر دەکەین یعنی چی لە مامۆستایان ئەبێ خەڵک وا پەروەەر دەکات کالەنجی لە مامۆستایان هەموو بەشە پەروەردەیەکانی هەموو کەسانەی کە خەڵک پەروەەر دەکەن لەسەر ئەم ڕۆحیەتە پەروەەر دەکەن لەسەر ڕۆحی ئەنانیەت ڕۆحی حەسوودی ڕۆحی ڕخلێبوون ئەمانە وەلانێن بێن لاپەڕەیەکی تر ڕۆحی خۆشەویستی لە یەکتری ڕۆحی هاوکاریکردنی یەکتری ئەو ڕۆحە لە ناو چینی کۆمەلگایە بەرەو پێ بدەن چکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەوە توانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم توانی ئەم کۆمەلگایە بگۆڕێ بە پەروەردەکردنی ئەم جیلە بە پەروەردەکردنێک کە دەوڵەمەند زوڵمی لە فەقیرە کرد زۆر جار دەسەڵاتدار زوڵمی لە دەسەڵاتە کرد زۆر جار کابرا زوڵمی لە مناڵەکانی خۆیە کرد ولا تقتلوا أولادكم کابرا مناڵی خۆیە کوشت ئەو منانم لەگەڵا خواست بینێ پێویستی بێمە زۆر جار کچی زیندە بە چاڵە کرد هەنواع و ئەشکاڵ لەو گرفتانەی کە لە کۆمەلگایان بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هات چی لێ پەروەردەکردن ئەمەی لێ پەروەردەکردن کابرا ئەگەر حتا خواردنێکی لێ ناخواردنەکە تۆزێ خۆش بوو دەگەی با تۆزێ ئاوی زیاتر کە ئەگەر ئەسڵەکەشی نەبر بۆ دراوسەکەی هەندێک لە ئاوەکەی لە ئاوی خواردنەکە تاماوەکەی بۆ بەرێ ئەگەر ئەوەی تریژی بەژی نەکرد ئەمە ئەو پەڕی هی نەگەێنێ ئەو پەڕی ئەوە پێگەینە کەمانە پەروەردە کراوە کابرا بە تەمای قیامەتە بە تەمای دنیا نییە ناوێ هەموو شتەکان هەر بۆ دنیا بێ بەس بۆ دنیا بژی وەکو چۆنە فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حیوانێکیان کرد بە خێرە فەرمێ هەموو حیوانەکە تەوزیع کرا دەستێکی مابوو بەشێکی کەمی مابوو عایشە فەرمووی وەڵای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچی نەماوە بەشێکی کەمی ماوەتەوە بۆ خۆمان ئەوەی تێمووی ڕۆیوە نافەرمووی بڵێ بەشێکی کەمی نەماوە چکای کە بۆ خۆمان نەخوێن ئەجی لەوانەیە لەسەر وەرنەگرین وەڵامەوەی کە دامانە بە خەڵکی ئەجی لەسەر وەرەگرین عەبدوڵای کوڕ عومەرە فەرمێ هەندێک گۆشت هات تەوزیع کراڵە کە هێنان بۆ ئەم کوتی بەخوا دراوسەکەم پێویستی زیاتر پێێتی نردی بۆ دراوسەکەی فەرمی حەوت ماڵی کرد دو حەوت ماڵە گەڕای ماڵی یەکەم یعنی خەڵق ئەگەر تۆ پەروەردە بکری ئاوا بێ لە کۆمەلگایە نەگەوەی ئەگەر بەشە خێر بێ بڵێ وەرم بۆ منی بێنن ئەوان پێویستیان نیە لەوان زەڕوور نین مامۆستا پەروەردەی دایک و باوک بۆ منداڵەکانیان پێویست نییە کە زۆر دایکان و باوکان هەستیار بن لە مامەڵەکردن لەگەڵ منداڵەکانیاندا ئەوەی کە گرنگی بدەن بە منداڵێکیان گرنگی نەدەن بە منداڵێکیان ئەمە ئەو ڕۆحیەتی پێخۆش پێ ناخۆش بوون و حەسادەت و سەرهەڵدانی ڕقوچینە لە نێوان یەکتریدا ئەنی سەرناچێشە بۆی کە بنەماکانی ئەم فەرموودا جێبەجێ نەبێ بەتەکید لە سەردەمی پێغەمبەری خواشە هەبوو ینی نوعمانی کوڕی بەشیر فەرمێ ماڵێکمە بوو دامنا کوڕێکیانم زۆر خۆشە ویستە هەمووم دانا بۆ فەرمێ خێزانەکەم تو وەڵام بەم بەشکردنی تۆ رازی نیم نەعەدالەتی تێیە بچۆ ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شاهیدیدا فەرمی با هەمووی بۆ ئەو بێ و منیش لەگەڵیام بەڵام کاتێک کە فەرمی کە چۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئینی لا ئوشهد على زور فەرمی تۆ تاوانەکەم نەکرد نەعەدالەتی و ڕقبوون و حەسادەت دروست دەکا بەڵکو ئەمە هەر تاوانەکە تۆ ئەنجامت داوە لەبەرەوە فەرق و جیاوازیکردن طبعا لە ڕووی خۆشەویستی و پێدان ئەو شتانی کە هەیە ئەوە بەڕاستی لە ئیسلامە بە حرام دانراوە لە نێوان مناڵەکانە لە نێوان کچەکانە لە نێوان کوڕەکانە ئینسان هەمویان یەک خێزانن بە یەک شێوەژی بەڵام ئەوەش ناگەێنێ کە وەڵا کاکە نابێ هیچ فەرقیان هەبێ چونکە فەرق هەیە لە نێوان کەسێک بۆ کەسێکی تر یعنی بۆ نمونە تۆ تەلەبەیەکت هەیە لە ئیبتیداییایە ئەم تەلەبەیە ڕۆژی 1000 دیناری بەس بەڵام تەلەبەیەکت هەیە لە جامعەیە ئەم تەلەبەیەکە لە جامعەیە زۆر زیاتری دەوێت لە 1000 دینارەکە ئەمەوە ناگەێنێ وەڵا کاکە 5 دا بەوەی 5 بەوە بۆ ئیبتیداییەکە پێویستیەکانی قۆناغی پێگەیشتنیەتی یان قۆناغی تەمەنیەتی بەتەکید ناچووکام کرێسیارەی هەیە جاری وایە میوانێتە میوان خەڵقەکە شت بۆ خەڵقە کڕێ پێداویستێکی زەروریەتە پێشەوە لەبەرەوە ئەوژەوە ناگەێنێ کە وەڵا کاکا بێ هەمووی وەک یەک بێ جوانە تێگەی لەبەرەوە گرنگە یعنی ئەم کەسە خۆی وجدانی خۆی مرتاحەکە بۆ نمونە ئەگەر دوان قاتی جلی بۆ ئەو کڕی قاتی جلیش بۆ ئەو بکڕێ باهی ئەویان لەوانێ بای 10,000 بێ ئەمیان لەوانێ بای 5,000 بێ
بەڵام مهمەوەیە فەرق و جیاوازی نەکات لە نێوان چیا لە نێوان مناڵەکانیە بۆ ئەو خۆشەویستی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی ئەکا بتوانین ئینسان لە نێوان خێزانەکانە جێبەجێ. مامۆستا زۆرێک لە عیلەکان ئێستا منداڵەکانیان هەم دەدەن کە ببن بە دکتۆر ببن بە مهندس ببن بەو پیشانەی کە یعنی بە شتێکی واقعیە باسی نمونەی بەرجەستە واقعی دەکەین ببن بە دکتۆر ببن بە ئەندازیار. یعنی سبەینی ئەگەر زانیان منداڵەکەیان عقلیەتی تێگەیشتنی سەلیقەی لەگەڵ دکتۆری ناگونجێ یان لەگەڵ ئەندازیاری ناگونجێ یان لەگەڵ هەر پیشەیەکدا ناگونجێ کە دەتوانێت دەستکەوتی مادی هەبێ پێیان خۆشە سبەینێ نەخۆشەکانی خۆیان بچنە دەستی ئەو دکتۆرانی کە ئەوا پەروەردە بوون ئەوانەی کە شیاو نەبوون و بوون بە دکتۆر و یان بە هەر شتێک کاتێ بۆ خۆیان بێگومان پێیان ناخۆشە کاتێ پێیان ناخۆشە بۆ دەیانەوێت منداڵەکانی ئەوانیش سبێنێ بە ئەو کە خەڵک پێی ناخۆش بێت لە ژێردەستی ئەوەندا چارەسەر بکرێن کەماتەوە بۆ خۆی هانت نادا کە تۆ ئاگادار بە پەروەردە سەنجی مەحەکی شتەکانە کە دەبێ بزانی چی دەکەی ئەمەش دیسان بنەمایەکی پێخۆش بوون و پێ ناخۆش بوونە کە پەیوەندی بە ڕەزامەندی خوا و بە تەواوەتی ناتەواوی ئیمانەوە هەیە. بەتەکید یعنی ئێمە جارێ هەموو کەسێک ئەهلیەتی وەک یەک نییە هەنی ئەهلیەتی ئینسان لە ڕوونیەتی عەقڵی جەستەیی ئەگەر وا بێ کۆمەلگا وەستێ جوانە تێگەی یعنی تۆ ئەگەر سیرکە هەمووی دکتۆر بێ باشە چێن بێ چه کارێکاری بکە چه کڕین و فرۆشت بکات چێ تیجارەت بکات چێ بابی هەندەسە بەرێ بەڕێەوە چێ معاون تووبی بێ چێ شوێنی دکتۆرەکان پاکاتەوە لەبەرەوە ناکرێ هەمووی وەک یەک وابێ ئەمە مەحاڵە جوانە تێگەی لەبەر شتی مەحاڵ خوای پەروەردگار وای دانە ناوە ناو سەحابەش هەوا بوو ناو سەحابەی وا بۆ زۆر عالم بوو ئیواش بۆ تاجیرێکی سەرکەوتوو بوو ئیواشە بۆ مجاهیدێکی باش بوو ئیواشە بووە ینی لەو وارێکە خۆی پێسپێرێ کەسێکی باش بوو لەبەرەوە تواناکان جیاوازن بەڵام ئەکرێ ئەمە هانیان بدەین بە جۆرەی توانای خۆی ئەوەی چی لە توانای هەیە کوڕم سەرفیکە بۆ ئەوی کە شوێنێکی باش بەدەستبێنی ئەمە پێی خواست و حەز و خولیاکانی خۆی خواز و حەست و خولیاکانی تواناکانت غەشیش مەکە بۆ ئەوی شوێنێکی باش بەدەستبێنی بەڵێ ینی ئێمە مناڵەکانمان فێری خۆش نەکەین لە کاکە هەرەبێ بە دکتۆر هەرەبی بە نازان بچی هەرەبی ناگە لە توانایە دەبێ بەام کەسەش زوڵمی لێ نەکەین دەگەی ئەوەی کە ئەتوانێ خۆ چی تاقەیەکی هەیە ینی لە چی بەشێک لە بەشەکانی ژیانە ئەتوانێ مهمەوەی مە پێویستمان بە هەم خەڵق پێویست بە هەم بەشەکانی ژیان هەیە هیچی بەبێ کەس ژیانی ناڕوە ینی بۆ نمونە ئەگەر دکتۆرەکان کارێکاریان دەست نەکەوێت کابرا خانوێک دروستە کاچی ئیشەکەی ئەوەستیان ناوەستێ ئەوەستێت دەگەی لەبەرەوە خۆیشی ناپی دروست ناکرێت کەسیش دەست ناکەوێت دروست بەڵام گرنگەوەی دکتۆرەکە کە پێی خۆشە کرێکارگەیشی بۆ دەکا ئەگەر خۆی یان کەسێکی کرێکار بووە پێویست بوو چۆن مامەڵی لەگەڵکەن بە هەمان شێوە مامەڵی لەگەڵ بە کرێکارەکە بکە بەتەکی دەبێ ئێمە ئەوەی کە بۆ خۆمان پێمان خۆشە بۆ بەرامبەرەکەشمان پێم نەخۆش بێ ئێمە بۆ خۆمان پێمان ناخۆش خەڵ حەسوودیمان پێ بەرنابێ حەسوودی بخەڵێک بکەین ئێمە پێمان خۆشە خەڵق هاوکاریمان کە ئەبێ خۆشمان هاوکاری خەڵق بکەین ئێمە خراپەمان بۆ خۆمان پێ ناخۆشە بۆ بەرامبەرەکەشمانەوە پێمان ناخۆش ئێمە یعنی هەرچی شتی جوان هەیە بۆ خۆت حەزیەکەی بۆ بەرامبەرەکەیشت حەزیکە ئیتر خوا خۆی ئەیداتیان نایدێتێ ئەو شتێکی ترە بەڵام مهمە تۆ لە دڵتا ئەم جۆرە حەزە هەیە بۆ موسڵمانان قەیچێکە بە ئەوی شەیبی وێشی شتی شەیبی ئەگە بە تێڕۆین لەم فەرموودە پیرۆزەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەست ناکەی تاکە فرموودەیەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوەندە فراوانە ئەوەندە ژیانی لە خۆی گرتووە ئەوەندە ژیانی دنیا و عاقبەتی قیامەتی لە خۆی گرتووە ینی ئەگەر تەنها ئەم فرموودەیە جێبەجێ بکرێ مرۆڤ دەتوانێت سەرفراز بێ یعنی ئەمە گەورەتی ئەو پێغەمبەرە و پشتگیری ئەوەی نایەتە دی کە ئەمانە بەڕاستی ئەمە ینی پشت ڕاست کراوەتەوە هەموو تەکانی لە لای خوای گەورە چونکەمە کە تۆ ئێمە هەرچی باسی بکەین ئێستا لە چوارچێوەی کە بۆ خۆت پێت خۆشە بۆ براکەت پێت خۆش بێ بۆ بەرامبەرەکەت پێ خۆش بێ هەرچی پێت ناخۆشە بۆ خۆت بۆ خەڵکیشت پێ ناخۆش بێ یعنی ژیان بەڕاستی ئەمە نییە ڕزامەندی خوا لە لەم چوارچێوەی دەرم تەورێدا ناسۆڕێتەوە بەڵێ بەتەکید یعنی ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه و ينطق عن الهوى بەعرەز و قسەی نەکردووە یعنی بۆیە فرموودەکانیشی لەگەڵ ناخی کۆمەلگا لەگەڵ ناخی تاکەکان ئاگونجێن و زۆرینەی و فرموودانە هاتوون بۆ ڕاستکردنەوەی هەڵەو کەم و کوڕیەکانی نەفس و شەیتان سەیرێکە ئێستا ئەم فرموودێ لەگەڵ حەزی ئینسانە ناگونجێ وەک حەز بەڵێ تێگە وەک حەزاری وای ئینسان حەزی لە شتێکە پێی خۆش نێ خەڵک بەدەستی بێنێ پێی خۆش هەرەوە هەیە بێ خەڵک نەبێ بەڵام بەزەمە چێتە چوارچێوەی ئەنانێت و حەسادەتەوە ئەوە چێتەوە بەڵام کە من خۆم هەم بۆ حەزەکەم خەڵقی شەیبێ کە من خۆم کەسێکی سەرکەوتوم حەزەکەم خەڵقیش کەسێکی سەرکەوتوو بێ دا مبارەکان من کە خۆم حەزم کرد ڕئیس بم بێ خەڵق حەزیشکەم خەڵق بێ بە ڕئیس نەک تا قیامەت بن کاکەوەڵ ئەمە هەر بۆ منە
من ئەو کاتەش کە بووم بە ڕێیز دەبێت پێویستە بزانم چۆن مامەڵە لەگەڵ گەلەکەم دەکەم بۆ خۆی کە دەبێت بە ڕێیز ئاوا مامەڵم لەگەڵ بەتەکید وایە ینی فەرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەرچەندێک قسەی لەسەر بکەی هەرچەندێک باسی هێشتا کەمە هێشتا ینی مەجای زیاتر هەڵەگرێ ینی ئێمە ئەم فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەموو ڕۆکانەوە وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕیوایەتێکی ترا ئیشارەتی پێدا فەرمێ أحب للناس ما تحب لنفسك ئەوان ئەگەر بۆ ئەخی ئیماندار بێ یعنی بڵێ کاکە تەنها بۆ ئەوت پێت خۆش بێ کە ئیماندار و لەگەڵتایە لە پیاڕەکەی خۆتە بەڵام ئەمان ئەمان فراوانترە ئەفەرمێ ئەوەی کە بۆ خۆت أحب للناس ما تحب لنفسك يعني بۆ خەڵقی پێت خۆش بێ خەڵقی عامە يعني هەموو یەکرێتەوە جوولەکە ئەگرێتەوە مەسیحی ئەگرێتەوە نوێشکەر ئەگرێتەوە نوێژنەکەر ئەگرێتەوە هەموو بەشەکانی ژیان ئەگرێتەوە ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە تەکون مسلمە ئەو کاتە مسلمانێکی چی مسلمانێکی چاکی بەڵێ تێگەی لەبەرەوە هەموو بەشەکانی ژیانی من ناڵێن تەنها بە وەڵامە بە تەنها بۆ مزگەوت منەوەی کە ئالی مزگەوتە خۆشم بێ ئەوەی کە لە دەروی من ناقم چیە بەسەر و کاک نا من بۆ هەموو کەسێک ئەوەی کە لە ڕووی ئیمانداری و لە ڕووی عیبادەت و تاعەت و تەقواوە من لە دۆڵێکم خەڵکی خۆتی با لە دۆڵێکی تر بێ بەڵام لە ڕژیانەوە 2000 من لەگەڵ هەموو خەڵکە دەژین بێکەوە دەژین بەبێ جیاوازی بەبێ هین ئەبێ ئەوەی کە ئینسان بۆ خۆی پێی خۆشە بۆ بەرامبەرەکەیشی پێی خۆش بێت تێگەی تر بە واتافراوانەکەی بە هەموو بەشەکانی ژیان چونکە ئەگەر وانە بێ کۆمەلگایەکی سەلیم دەرناچێ کۆمەلگایەکی سەلیم کۆمەلگایە کە ئیسلاحاتی تیاکەی دەرناچێ بۆیە ئێمە سەردەمی زوو حتا لە لادەکانە کۆمەڵێک ینی شخصیاتی زۆر گەورە تێگەی کۆمەڵێک کەسایەتی زۆر گەورە کە ئەتوانن بڵێن بەشیشی یعنی هەر ئەو خۆتبەیان کە بیستوە جێبەجیان کردووە ئەو حەدیثیان کە بیستوە جێبەجیان کردووە کابرا جاری وا بوو ئیشەکەی خۆی واز لێ هێناوە چوو ئیشی دراوسەکەی کردووە ینی ئیشەکەی خۆی وەکو ئیشی دراوسەکەی وا بوو بەڵام دەستی لە ئیشەکەی خۆی هەڵگرتووە چوو ئیشی دراوسەکەی کردوێتی نا ئیشەکەی خۆم بەیانش بێ بەڵام ئیشەکەی تۆ بادوانەکە زۆر باشە مامۆستا ئێستا تێڕوانینێکەیە بۆ بازرگانەکان ئەوانەی کە دەچن لە دەرەوە شت دێنن پێیان وایە خەڵک زۆرینە پێی وایە کەشتی کوالەتی خراپ ینی تایبەتمەندی نزمیان هەبێ یان بۆ ماوەیەکی و فترێکی کاتی ئەم شتانە کار دەکەن یعنی ئەمەش ئەو بازرگانە بۆ خۆی پێی خۆشەشتی لەو بابەتە خەڵک پێی بفرۆشێ و یعنی ئاوا مامەڵی لەگەڵ بکە بێگومان نەخێر کاتێک بۆ خۆی پێی خۆش نییە بۆچی سەروەت لەسەر ئەم بنەمایە کۆ دەکاتە ئەو سەروەتی لەسەر بنەمایە کۆ دەکاتەوە پێت باید دەتوانێت خێر و خۆشی بۆ بداتەوە ژیانێکی ینی لە ڕووی دەرونی و مرتەحیکا و لەوانێ لە ڕووی مادی و پێویستەکانی پڕکاتەوە بەڵام بەڕاستی دەرونێکی ئارامی پێدەبەخشێ نەخێر نەوەڵە بێگومان نەخێر جارێ ماچێتە بابی غەشەوە غەشیش لە ئیسلامە حرامە یعنی قەنەعەتکە ئەگەر چیلۆی میوە بکڕی کابرا غەشت دێ بکە لە ناخا پێت ناخۆش 1 کیلۆ میوە چجا ئەوەشتی گەورەتر و گەورەتر لەبەرەوە ئەبێ ئەو تیجارانە دروسۆزی وڵاتی خۆیان بن چونکە کە تۆ ئەڵەی بۆن نە بە کوالەتی نزم بۆم دروستکە بۆی زۆرتری لێ بفرۆشەوە زۆرتر خەڵک زوو پێویستی پێ لە بەرامبەرە تۆ زەرەر لە اقتصادی خۆت داوە چونکە بۆ هەرچی پارەی خۆتی تەسلیمی وڵاتێکت کردووە تێگەی کەشتەکەت بۆ دروستەکە بە شتێکی زۆر خراپیش بە شتێکی زۆر خراپیش لەبەرەوە ئەمە جارێکەکەم غەشە لە وڵاتەکەت تێگەی دووەم غەشە لە خۆت سێم غەشە لە دراوسێکت سێم چوارەم غەشە لە خزمەکانت چونکە زۆر جار لەوانەیە برایەکی خۆت ئەو شتە خراپە بکڕێ ئەن کەسێکی نزیکی خۆ دەشتە خراپ بکڕێت لەبەرەوە ینی غەش لە هیچ شتێکان ڕێگەی پێ نەدراوە لە ئیسلامە غەش بە هەموو بەشەکانی و مەمنوع و حرامە لەبەرەوە گرینگە ئەو تاجیرانە کە ئەچن ینی وجدانی خۆیان بخەنە کار کاتێک کە شتەکردن کە شتهێنە وڵاتەوە یعنی تۆ حەزەکەی ئەم شتە خراپە بدەنێتەوە یعنی ئایا بۆ خۆشت لەو شتە خراپە دانی بێگومان نەخێت بۆ خۆشتی تایبەت دەهێنی لەبەرەوە چێتە بابی چی و بابی غەش و خیانەتەوە ئەوە ئینسان ماڵەکەی بە حرام دانرێ هەر کەسێک ماڵ بۆ شێوە کۆکاتەوە بە حرام دانرێ لەسەری چێتە ئاگرەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەفی ئیسلامەتی لێکا فەرمی لەیسە منا من غەشەنا فەلەیسە منا هەر کەسێک غەشکا لە ئێمە نییە یعنی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نییە لەبەرەوە ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە بۆ بەرامبەرەکیشت پێت خۆش بێ لە کڕین و فرۆشتن و تیجارەت مامۆستا کەسێک دێت داوای ئەوە لێ دەکا کە کچێکت هەیە بیدەی بە کوڕی کەسێک یان بۆ کوڕەکەی تۆ کچێک بخوازێ پێویست نیە تۆ لەو پیاوە بپرسی لەو کەسە بپرسی ئەگەر تۆ کچێکت هەبێ دەیدەی بە کوڕی فڵان کەس یان بۆ کوڕەکەی خۆت فڵان کەس دەخوازی دیسان ئەگەر ئەمە ینی ئەمەش دیسان ناچێتە بابی پێخۆشبوون و پێ ناخۆشبوون بایەشێک لە خاڵەکان ئەمانەتدارێکی گەورە نییە لە مەسەلەی زەواجە ینی کەسێک کە ینی ئینسانە بێت دڵسۆزی چی بێت دڵسۆزی و کەسە بێت کە مەشورەتی پێکە حتمەنیش ئینسان مەشورەت بە چیەکە بە کەسی دڵسۆزەکە بەڵێ تێگەی
لەبەرەوە حتا ئەڵێ ئەکرێ ئینسان ئاوا پرسیار بکات لە کەسێک کە ویستی ئافرەت بێنێ بڵێ ئەمە ئەگەر کوڕەکەی خۆت حەزی لێ بێ بەدڵی بێ بۆ یهێنی چۆشەر نییە ئەوەی کە ئەو بەدڵێتی ئەم حەزی لێ بێ بەڵام ئەگەر حەزی لێ بوو تو ئامادەی لەگە بنەماڵەیە خزمەتی بکەیت ئەکەوتی بەڵێ ئەو ئافرەتە ئەتوانێ بێنێ بۆ کوڕەکەیشی بە هەمان شێوە بۆ کچەکەیشی بە هەمان شێوە لەبەرەوە لە بابی زەواجیشە هەروایە یعنی تۆ ئەوەی کە بۆ خۆت پێت خۆشە ئەبێ بۆچی بێ لە ژنخوازیشە هەروایە ئەبێ بۆ بەرامبەرەکەیش پێ خۆش بێ ئەگەر ئەزانی ئەم کەسە بە کەڵک نایە ئەبێ لە سەرەتای چی بکەیت لە سەرەتای ئینزاری ئەم کەسە بکەیت بڵێ کاکە جۆن ئەم کچە من بۆ خۆم ئامادە نیم بیخوازم بۆ یەکێک لە کوڕەکانم ئەم ئافرەتە کە تۆ چوویتە داخوازی بە کەڵکیش یەکێک لە کوڕەکانی من نایە لەبەرەوە ئەکرێ بە ناڕاستە خۆش شتەکان بڵێ بەڵام نابێ ئەم شتانش کاتێک کە ئەوترێ ئەوەی کە ڕاوێژی پێکرێ ئەوەی کە ڕاوێژەکە دوای بچێ بە خەڵکی بجێڕێتەوە بڵێ بۆ ماڵی کابرای باسکە بەڵڵا کاکە فڵان کەس وای وتووە بۆکو ئەمانە دەبێ وەریگرێ ئەمانەت وەریگرێ چونکە ئەمانەتە المستەشار و مؤتەمەن ئەوەی کە مەشورەتی پێکرێ ئەبێ ئەمین بێ ئەوەی کە مەشورەتی شەکا دوایی داوای پرسی لە خەڵکەکە ئەبێ شەرجی بێشەر ئەمین بێ ئەو کەسەش ینی کە دێن پرسیارە لە تۆ دەکەن لەسەر دەڵێن هەر عادەت وایە لە کوردەواری کە دێن بۆ داخوازی کچەکە دیان بۆ کوڕەکەت کچێک دەخوازی پرسیار دەکەی استیفسار دەکەی لە کەسەکانی لە دەور و نزیکەکانی دەبێ هەموو ئەوانەی کە پێیان دەڵێی چونکە هەمان چارەنووسیش سپێنی ڕوبەڕووی ئەو دەوێتەوە بۆ کوڕەکەی یان بۆ کچەکەی دەبێ ئەو کەسە بەو پەڕی ئەمانەتەوە هەرچیش دەیزانی و هەرچی ڕاستە لە بەرامبەر ئەو عائیلە لە بەرامبەر ئەو کچەیە ئەو کوڕێ بە تۆی بڵێ بەتەکید وایە ینی ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەکیدی لێ کاتەوە وایە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە حتا لە باسی خێزانی شاد زۆر تەکیدی کردوتۆ لەسەرەوە ئەفەرمێشێک لە ئافرەتەکان هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی سێ کەس هاتوونەتە خواز بێنین مەشورەتی بە پێغەمبەری خوا کرد ئیشیان ئەبوو سوفیانەوە ئیشیان ئەبوو جەهمەوە ئیشیان ئوسامەی کوڕی زەید فەرمیم سێ کەسە خوازبێنیان کردم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەبوو سوفیان بە کەڵک نایە و ئەبوو فەقیرە ئەبوو جەهم مستەمەڕ عەساکر بەسەر شانی وێتی یعنی عەزیەتی ئافرەتان زۆرەدا فەرمی شوکە بە ئوسامەی کوڕی زەید ئافرەتەکە هەر چەندە یعنی پێم خۆش نەبوو وەک حەز لە دڵەوە بڵێ لە دڵەوە بەڵام قسەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نشکان چونکە زانیم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ خۆی پێ خۆش بێ بۆ منیش پێ خۆشە لەبەرەوە فەرمی بەجێ پێغەمبەری خوام کرد و زەرەریشم نەکرد لە پێکەوانانی خێزانەکە زۆر باشە مامۆستا کرێکار کاتێک کرێکار ئیش دەکا ئەو ڕۆژانەی کە لە بەرامبەر کرێکەی داوەری دەکرێ ئەوەی کە بۆ خۆی دیسان پێی خۆشە چۆن خەڵک ئیشی بۆ بکە ئیشێکی بێ گەشت و بێغەش لەگەڵ بکە بڵێ نابێ بە هەمان شێوەش ئەگەر کابرایی خاوەن کار یان سەرکاری ئیشەکە لەوێژ نەبوو سەیری دەستیشی نەکرد بە هەمان شێوە ئیش بکات و ئەوەندەش ئیستراحەتیش بەقەت پێویست بکات نەک زیاد ئیستراحەت بکە و ئیشەکە بەکەمی بکات تاوەکو کاتەکەی خۆی دەڕوە بەتەکید یعنی ئێمە کاڵین یعنی ئەوەی کە بۆ خۆت پێ خۆشەوە بەرامبەرەکە هەموو شتەکان نەگرێتەوە هەموو بەشەکانی ژیانەگرێتەوە یعنی کرێکار جارێ یەکەم ئەو کەسی کە خاوەنی کارە ئەبێ مافی کرێکارەکە پێشێل نەکا ئوجرەکەی لە کاتی خۆیان باتێ ئەو کەسەش کە ئیشەکە ئەبێ بەقەدەر ئەو پارێک کە وەرێگری ئیشەکە ئەنجام بە نابێ خەشیتیا بکە ینی زۆر جار لە کرێکارە هەیە کە ئێواران درەنگە بێ چێ لە چیمەندۆکە کا بەژێر لەمەکەەوە بۆی لە کۆڵ خۆی کاتەوە لە کۆڵ خۆی کاتە یا گەچەکە فڕێاتە شوێنێک یای کاتە ئاحتی بەڕاستی ئەمانە لە ئیسلام ڕێگە پێنەدراون ئەمانە ئەچنە بابی غەش و غەلەوە ئەمانە ئەو خۆشەویستێکی ئیسلام باسێکە دروست نابێ ینی بۆ نمونەگە کابرا کرێکارێکی دڵسۆز ببینێ بەخوا زۆر جار ئیشەکەی ڕاگرێەوە با فڵان کەس بێ بۆم کات چووکە بەڕاستی چی کرێکارێکی دڵسۆز دەست پاکە دەستپاکە ئەمینە غەش ناکە تێگەی دڵسۆزە بۆ ئیشەکەی بەڵام ئەگەر غەش و خاین بۆڵە بخوا بابوارێک کە کرێکەی بێرە با بڕوە سپاس مامۆستاجیان سپاس بۆ مامۆستا عەبدولعەزیز فەرزانایی ئاینی کە لە تەورەی بەرنامەی ئەمڕۆ ئەوی بۆ خۆت پێت خۆش بۆ برا موسڵمانەکەش پێت خۆش بێت زۆر سپاس دەکەین کە ئامادەبووی لەگەڵمان زۆر سپاس بۆ ئێوەش خوای پەروەردگار هەموو هەنگاوەکانمان بەرە و قیامەت بەڕێک ئین شاء الله تعالى بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئەم ساتە بینەر و بیسەری ئێمە بن بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین هەمیشە شاد و بەختەوەر بژین خواتان لەگەڵ دەستخۆش.
لە مەڵقەی بەرنامەکەماندا باز لە مەترسی وەگەرەکانی وشکە ساڵی دەکەین. ئەم ساڵ تا ئێستا شەپۆڵێکی بارانبارینی زستانە ڕووی لە ناوچەکە نەکردووە. ڕێژەکە لە سەر 150 تاکو ئێستا بارانبارین لە پار ساڵ کەمتر باریوە. ئەگەر لە خوار 500 میلیمەترەوە بارانمان بۆ هات ئەوە ئەکرێ بڵین ئەو ساڵە وشکە ساڵیە و بە دوای خۆیان وشکە ساڵی دووهەم ئەهێنێ کە وشکە ساڵی هایدرۆلۆجی. خزبوونی گەرمی زۆر زیادی کرد بەمەوە کاتێکە ڕەوینەوەی هەورەکان دروست بێ بۆ باشی هەورەکان نەتوانن تەختی بارانبارانی خۆیانکە لەو زۆرانی کەلی ئەبارێ. دوو مانگونی ویزستان دوومانێکی باشە، فاکتەرێکی زۆر باشە بۆ ئاو لە حاڵەتی بارینی باران و بەفریشە. هێشتا ئەمەلێکمان ماوە لە مۆزوعە. بەرنامەی پرد شەممە کاتژمێر 7 بە کاتی هەولێر.